Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامالاتان لفیدیویکی نودا. لم فيديو دا باسی در روتینی ڕۆژانە ئەکەین. و بەسمان لە ڕۆتین ئەو شتانەیە کە بە بەردەوامی لە ڕۆژانەیە دووبارەی ئەکەینەوە. با یەکسەر بە یەکەم دانەیان دەست پێ بکەین وەڵێین wake up. Wake up. واتە هەستان لە خەو. Wake up. بۆ نمونە ئەڵێین I wake up at 7 a.m. every morning. I wake up at 7 a.m. every morning. هەموو بەیانیەک ساعت حەوت هەڵئەستم. Wake up واتە لە خەو هەستان. دووهەم get up. Get up واتە هەستان. بۆ نمونە دانیشتویت you get up هەڵئەستیت. مەبەستمان لە get up ئەوەیە. بۆ نمونە ئەڵێین after staying in bed for a bit I get up and go to the bathroom. After staying in bed for a bit, I get up and go to the bathroom. After staying in bed for a bit, دوای کەمێک مانەوە لە جێگەکەیە I get up and go to the bathroom. هەڵ ئەستم و ئەڕۆم بۆ حەمامەکەم. دوای ئەوەی کە ئەڕۆیت بۆ حەمام you're gonna take a shower. Take a shower واتە خۆشتن. بۆ نمونە ئەڵێین I take a shower quickly. I take a shower quickly. بەخێرایی خۆم ئەشۆم. چوارەم have breakfast. Have breakfast. واتە نانی بەیانی خواردن. I have breakfast at 7:30. دوای خۆشتن ئەڕۆیت بۆ نانی بەیانی و ساعت حەوت و نیو نانی بەیانی ئەخۆیت. I have breakfast at 7:30. ساعت حەوت و نیو نانی بەیانی ئەخۆم. دوای ئەوە get dressed. Get dressed. واتە خۆگۆڕیم. بۆ نمونە ئەڵێین I go back to my room and get dressed. ئەڕۆمەوە بۆ ژوورەکەی خۆم و and get dressed و خۆم ئەگۆڕم. دوای ئەوەی خۆت ئەگۆڕیت you go to work. Go to work واتە ڕۆشتن بۆ ئیش. After that I go to work. After that دوای ئەوە مەبەست ئەوەیە کە دوای خۆگۆڕین I go to work. ئەڕۆم بۆ ئیش. لە کاتی ئیشە you have lunch. Lunch. Have lunch واتە نانی نیۆڕۆ ئەخۆیت. Have lunch. بۆ نمونە ئەڵێین I have lunch during my lunch break. I have lunch during my lunch break. نانی نیۆڕۆ ئەخۆم لە کاتی پشووی نیۆڕۆیە. Break واتە پشوو. Lunch break واتە پشووی نیۆڕۆ. دوای ئەوە finish work. ئیشت تەواو بێت. Finish work. ئیشت تەواو بێت. بۆ نمونە ئەڵێین I finish work at 4:30 p.m. and I directly return home. I finish work at 4:30 p.m. and I directly return home. I finish work ئیشم تەواو بێت at 4:30 ساعت 4:30 and I directly return home. و ڕاستەوخۆ ئەگەڕێمەوە بۆ ماڵەوە. کە ئەگەڕێیتەوە بۆ ماڵەوە you have dinner. Have dinner واتە نانی ئێوارە. I have dinner with my family at 7 p.m. I have dinner with my family at 7 p.m. نانی ئێوارە ئەخۆم لەگەڵ خێزانەکەمە ساعت حەوت. دوای ئەوە you go to bed. Go to bed واتە ئەڕۆیت بخەویت. I go to bed at midnight. I go to bed at midnight. نیوە شەو ئەڕۆم بۆ جێگا و ئەڕۆم ئەخەوم. Go to bed واتە ئەڕۆیت بۆ جێگا کە مەبەست لە جێگای نووسنەوە ئەخەویت. بەم شێوەیەش ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایک بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵتان نەبوو دیزلایک بکەن و پێم بڵێن چۆن بتوانم ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.